سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بینەرانی عەزیز، بە بۆنەی هاتنی دووهەمین ساڵیادی ئاخێزێک بە ناوی شۆڕشی ژینە، بزوتنەوەیەکە لە شاری سەقز و لە کوردستانەوە بەهۆی مەرگی ناجوانمێرانەی ژینا دەستی پێکرد و لە ماوەیەکی کووردا سەرتاسەر ئێرانی گرتەوە ئاخێزێک کە لە دژی هەڵاواردن و ئاپارتایدی جنسی و جندەری لە دژی ژنان و بە ناوەڕۆکی پێشڕە و ڕادیکاڵ ئینسانی و ئازادی خوازانەیەوە سیمای کۆمەلگای ئێرانی گۆڕی مانگرتنێکی گشتی لە سەرتاسەری کوردستان ڕاگەیەندراوە و کۆمەڵێکی زۆر لە ڕێکخراو ناوەندی مەدەنی، سیاسی و کۆمەڵایەتی و ئەحزابی سیاسی نەیاری ڕژیمی کۆماری ئیسلامی پشتیوانیان لێکردووە و داوایان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە یەکدەست و یەکگرتوانە بەشداری ئەم مانگرتنە بن. بۆ تاوتوێکردنی لایەنە جۆراوجۆرەکانی شۆڕشی ژینا و چۆنیەتی بەرەو پێشبردن و بەسەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە زنجیرە بەرنامەیەکی تایبەتدا داوامان لە کۆمەڵە کەسایەتی بەڕێز کردووە. بەشداری بەرنامەکەمان بن تا لەم بوارەدا چەند پرسیارێکیان ئاراستە بکەین. لە بەرنامەی ئەمڕۆماندا بە میواندارەتی لە زۆر بەڕێز ئەدیب وەتەندوست، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لەگەڵێەوەی ئازیزدانی، هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ ئەدیب، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و بەخێر بن. باز بۆ ئێوەش سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بۆ گشت بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانە و سپاسی ئەم دەرفەتاکەم. زۆر سپاس بۆ ئێوە. هاوڕێ ئەدیب، لە سەروبەندی نزیک بوونەوە لە ڕۆژی 25 خەرمانان داین و دووهەمین ساڵیادی شۆڕشی ژینە، شۆڕشێک کە سەر تاپای کۆمەلگای ئێرانی داگرت و چەخماقکەشی لە کوردستانەوە لێدرا و کاریگەری لەسەر ناوچەکە و دنیاشە بووە. ئەمێ سەرەتا زۆر بە کورتی لە ڕوانگەی بەڕێستانەوە خاڵە بەهێز و لاوازەکانی ئەم شۆڕشە ببیستین. بەڕاستی هەروەک ئەوە ئیشارەتان پێکرد لە درێژەی ینی ئەم دوو ساڵەی کە لە شۆڕشی ژینا تێپەڕ بووە، زۆر کەس و کەسایەتی سیاسی کۆمەڵایەتی و ئیشارەتان کرد لە پێشکی قسەکانتانە لێرە لە پێشکی پرسیارەکە، نەتەنانەت لە کوردستان بەڵکو لە ئێران و تەنانەت لە دەرەوەی ئێرانیش لەم بابەتە قسە کراوە. شۆڕشی ژینا کە بە قەتلی حکوومەتی ژینای ئەمینی بڵێسەکەی لە کوردستانە و لە شاری سەقزۆ و لە ئارەمستانی ئایچیەوە دەستی پێکرد، زۆر زوو بە دەلیلی و بە دروشمی زۆر پرمانای ژیان ئازادی بزوتنەوەی کەوتەڕێ کە وەک ئێوەش ئشارەتان پێکرد نەتەنیا لە کوردستانەوە بەڵکو جوابێکی زۆر ئەرینی لە سەرتاسەری ئێرانەوە وەرگرتەوە و نەتەنیا لە ئێران، سنووری ئێرانشی تێپەڕاند و لە دنیا دەنگیدایەوە. هاوپشتی و هەمبەستگیەکی زۆر گەورە و پانوبەرینی لە ئاستی جیهانە ڕاستی دروست کردووە. ئەمە خودی ئەم ڕووداوە دەستکەوتێکی گەورە بوو بۆ گەلانی ئێران، بۆ وازی ئێران و کوردستان. ئەگەر لێرە مورد بەحسی ئێمەیە، بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورە بوو کە خەبات و مبارزەی حەقخوازانەی خەڵکی کوردیشی بردە ئاستێکی ترەوە سەروگەردنێ هەڵی کێشاوە. ئەمە یەک دەستکەوتە گەورەکانی بوو. بۆ نمونە ئێمە ئەزانین لە تێ چەندەیەی حکوومەتی نەگریسی کۆماری ئیسلامیە کاری ئەوە بوو کە نەفرەت پەراکەنی و قین لە بینی خەڵکانی ئێرانە بەرامبەر بە مبارزاتی حەقخوازانە و بزوتنەوەی حەقخوازانەی خەڵکی کورد بچێنی. بەڵام بزوتنەوەی ژیان ئازادی و شۆڕشی ژینا وە لە درێژەکەیە کە تا بە ئەمڕۆژ ئیدامەی هەیە
بەڕاستی ئەوەی بە پێچەوانەوە تەبدیل کرد بە حوب و خۆشەویستی لە دڵی خەڵکانی ئێران و خەباتکاران و ژنان و پیاوانی مبارزە کە هەر بە درشمی ژنجیان ئازادیەوە لە شەقام و لە گەڕەکەکانی شارە گەورەکان و زیاتر لە 150 شاری ئێرانەوە هەر ئەگەر باسی ئێران بکەین هەر وەک باسم کرد لە دنیاشە دواتر ئەم هاوپشتیەکی گەورە و هەمبەستگیەکی بێوێنەی هەتا بە لە توولی حەیاتی کۆماری ئیسلامیە لە خەبات و ئازادی خوازی و هاوپشتی خەڵک و هەموو توێژەکانی لە کۆمەڵگای ئێرانە دروست کرد کە ئەمە یەکێتر لە دەستکەوتەکانی بوو و هەروەک عەرزم کردی وای کرد کە زۆر ئاشنایە بۆمان ئەمە ئێستا هەموو کەس شعاری درشمی کوردستان چاو و چرای ئێرانی لەناو شەقامەکانی شارە گەورەکانی ئێران ئێمە دەنگۆرە بیستەوە ئەمە یەکێ لە دەستکەوتەکانی بوو یعنی هاوپشتی ناساندنی خەباتی ئازادی خوازانە و حەق خوازانەی خەڵکی کوردستان و هاوپشتی تواو خەڵکانی گەلانی ئێران بە خەڵکی کوردیشەوە و لە ڕاستیە یەکیەتیەکی لە ناو خەڵکانی ئێران بە ئام دروست کرد کە ئەتوانم بڵێم ئەویش هەر بەشێک لە ئەو دەستکەوتە گەورەیە بوو کە شۆرشی جینا بە ئێمە بەخشی هەتا بە ئەم هاوڕادی ببورن چون کاتی بەرنامەکەمان کەمە ئەم هەوێت تۆزە تەرکیزەکەینەوە سەر مانگرتن کە لە دووهەمین ساڵیادی شۆڕشی ژیناداین و ئەو شۆڕشە بەو خاڵە بەهێزانەی کە جەنابەت ناوتان برد لێرەدا پرسیارەوەی کە پێویستە چی بکرێت لە ئەم ساڵدا و بۆ ساڵیادی دووهەمی چی بکرێت بۆی مانگرتنێکی گشتی کە زۆرێک لە ڕێکخراوەکان و لە ئەحزابیش پشتیوانیان لێ کردووە و بەم بۆنەیەوە ڕاگەیەنراوە بە سەرکەوتن بگات و ئامانجەکانی خۆی بە باشی بپێکێت. بەڵێ بێگومان ئەوەی کە لە ڕاگەیاندنەکەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەشە هاتووە و تا بە ئێستاش ئەحزاب و لایەنەکانی تریش هەروە بانگەوازی مانگرتنیان ڕاگەیاندووە هەموو حزب چ حزبە لایەنە کوردستان چ حزبە کوردستانیەکان چ حزبەکانی تر لە ڕایانگەیان پشتیوانی خۆیان ڕاگەیاندووە لە مانگرتنە پێویستە و ئەخوازێ لە ڕاستیە جوابێکی زۆر ئەرینی و شایستە ئەو جۆرەی کە شایستەی شۆرشی ژینایە ئەو جۆرەی کە شایستەی خەباتێکی ئاوا لە زەرفی ئەم 2 ساڵا کە پێێنێتە لە ڕۆژی یەکشەممە بەولاوە کە بکاتە 25 شاری وەر ئەم یەکشەمەی کە لە بەردەممانایە و ڕاستیە پێویستە کات جوابێکی هەرچی شایستەتر و بەرفراوانتر لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە کە بانگەوازەکە ڕوو بە ئەوانەوە پشتیوانی بە هەر جۆرێک کە ئەکرێت لەلایەن خەڵکانی تری داوای کوردستانیش بە بڵێن لە شوێنەکانی تر بە هەر جۆرێک بۆیان بکرێ جوابێکی ئەرینی وەربگرێ خۆی بەرینایی شۆرشەکە دەستکەوتەکانی کێوە لە پرسیارەکەتانە ئیشارەتان کرد دروستکردنی ئەو یەکێتی و یەکڕێزیە لە ناو کۆمەڵانی خەڵکی کۆمەلگای ئێرانە و پڕمانابوونی خودی درشمی ژنجیان ئازادی ناوەڕۆکی شۆڕژگێرانە و ئینسانی هەموو ئەمە و قوربانیەک لە پێناوی ئەم خەبات و ئەم مبارزە بەشکۆیە کە دراوە لە خانەوادەی گیان بەختکردوانی شۆرشی ژینە کە ئەمڕۆ جومعەیە و بەتاکید خەڵکانێک لە ڕووی ئەمەکناسی و هەست بە بەرپرسیارەتی و حسی یەکیەتی و سۆز و مەحەبەتێک کە هەیەە
و نەفرەتێک کە لە ڕژیمی کۆماری کۆنەپەرستی ئیسلامی هەیەە ئەچین بەدەم خانەوە بچین بەدەم خانەوادەکانەوە بێگومان بە تەنیایان نایەڵێن و دەستە گوڵی خۆشەویستی و ڕێز بۆ جگەرگۆشەکانیان لە کوردستانە و هەروە لە ئێرانە طبعاً لە کوردستانە دابنێن خانەوادەکان و بنەماڵە بەڕێز و سەربەرزەکانیان بە تەنیا ناهێڵنەوە و لە هەمان حاڵە ڕۆژی یەکشەممە 25 خەرمانان کە ساڵهاتی مەرگی ژینایە و دەستپێکی شۆرشی ژینایە بە گەرمترین شێوە بەو جۆرەی کە لە ڕاگەیەندراوەکانە هاتووە ڕاگەیەندراوی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا هاتووە بازار تعتیلکەن دوکانەکان تعتیلکەن شوێنی کار تعتیلکەن ئیدارات تعتیلکەن و هەر وەک چۆن لە ڕابردووە خەڵکی کوردستان لاپەڕەیەکی زێڕینیان لە خەباتی خۆیان ئیزافە کردووە لە ڕابردووە هەر وەک بەم جارەش هەم نیشانەی ئەمەکناسیە نسبەت بە بنەماڵەی ئەو بەڕێزانە ڕێزگرتن لە گیانبەخت کردوانی ئەو شۆرشە مەزنە و لە هەمان حاڵە نیشانەی عەزم و ئیرادەی خۆیان جارێکتر نیشان بدەن لە هەمان حاڵا کە ئەمەکناسیان نسبەت بە شۆرشەکە نیشانەدەن نەفرەت و بێزاریان بە شێوەی بەرپاکردنی مانگرتنێکی وا گشتگیر نسبەت بە کۆماری ئیسلامی کۆماری کۆنەپەرستی ئیسلامی استبدادی مەزهبی سەرڕۆیی و دیکتاتۆری حاکم لە ئێرانە نیشان بدەن ئەمە چاوەڕوان ئەکرێت و من دڵنیام لەوەی کە ئەم جارەش جارێکی تر لاپەڕەیەکی تری شکۆدار بە خەباتی عادڵانە و حەقخوازانەی خەڵکی کوردستان ئیزافە دەبێت بە ئەم مانگرتنە کە بانگەوازەکەی لەلایەن هەموو حیزبەکانی کوردستان و کۆمەڵە لەوانە و هەروەها پشتیوانی حیزب و لایەنەکانی تر لە دەرەوەی کوردستانیش پشتیوانی سەرنجی بەرەولای خۆی ڕاکێشە ئەمە ئەو شتەیە کە بێگومان هەڵسوراوانی کۆمەڵەش بێگومان هەڵسوراوان و تێکۆشەرانی کۆمەڵە هەرچی لە توانایان هەر وەک چۆن لە ڕابردوو بۆ مانگرتنە گشتیەکان خەڵکیان ئامادە کردووە لەم فرسەتە کۆتا کە ماوەمانە تا ڕۆژی یەکشەممە خەڵک ئامادە بکەن خەڵک هەر کارێکە لە دەستیان دێت ئەنجام بدەن بۆ ئەوەی کە ئەم مانگرتنیشە وەک ئەوانی مانگرتنێکی بەرین و گشتگیر و سەرکەوتوو بچێتە بەرەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب. شۆڕشی ژینە ماوەی 2 ساڵە بەردەوامە تا ئێستا ڕژیم هەرچی کردووە نەیتوانیوە سەرکوتی بکات بەو شێوەیە کە جەنابەت باستان کرد خاڵی لاوازی هەیە گەلێک خاڵی بەهێزی هەیە و هێشتا هیچ کەسێک نەیتوانێت حاشا لەوە بکە کە بەردەوامە و وەک گرێکی ژێر خۆڵەمێش ڕۆژێک چاوەڕێی پشوویبایە کە تا سەر هەڵباتەوە. بەس ئۆپۆزیسیۆنی ڕاست لە تێفە جۆرا و جۆرەکانی خەریکی ساختکردنەوەی بەدیلن. ئێوەم هەنگاوە چۆن دەبینن؟ ئایا بوارێکەیە بۆ ئێوە توانن دەستکەوتێک دەستەبەر بکەن؟ بێگومان شۆڕشی ژینە وای کرد کە دەرسی گەورەی بۆ هەموو لایەک بەجێهێشت چه بەرەی خەڵک و پێشکەوتنخوازی و سێکۆلار و شۆڕژگێر و خەڵکی حەقخواز و ژنانی ستەمدیت و گشت توێژە سیستەم لێکراوەکانی کۆمەلگای ئێران و لە کوردستانیش ئەمە واقعیەوە لایەنەکانیش ئەم شۆرشە وای کرد کە ترس و خۆفی بردە دڵ حاکمانی دیکتاتۆر لە ئێرانە کۆماری کۆنەپەرستی ئیسلامی لە ئێرانە
درێژبوون و توولانی بوونی شۆرشەکە کە بە نسبەت ئاخێزە جەماوەریەکانی پێشووتر کە لە ئێرانە ڕوویدا بوو ئەمە دوور و درێژتر درێژماوەتر بوو ئەمانە هەمووی لە ڕاستیە وای کرد کە هەموو لایەنە سیاسیەکان کەونەخۆ خب دەوانەیە بەرەی ڕاستی کۆمەلگای ئێرانیش کەوتنەخۆ و هەتا ئێستاش هەروەک ئێوەش ئاماژەتان پێدا ئەم شۆرشە لە 2 ساڵ لەمەوە بەردەستی پێکرد و هەتا بە ئەمڕۆژ بەردەوامە بە شێوە و بە میکانیزم و بە شێوەی خۆی بەردەوامە و ئێمە بەردەوامی ئەو شۆرشە لە بوارەکانی ترا نەتەنیا لە شەقامە لە ڕۆژانی ئەوەڵا بە گڕووتین واچووە پێش بەڵام لە بوارەکانی ترا هەر بەردەوامی هەیە و ئەوان کەوتنە خۆ هەروەک ئێوە ئشارەتان پێکرد بۆ ئەوەی کە لە ئەم شۆرشە ئیستفادە بکەن بەڵام هەروەک چۆن ئەرزم کرد لە قسەکانی پێشوومە درشمی ژنجیان ئازادی بە ناوەڕۆکی شۆڕژگەرانەی خۆی بوارێکی بەرتەسکە بۆ ئەوان بتوانن تیا مانۆر بدەن بەڕاستی مانای شۆڕشی ژنجیان ئازادی و هەر وشەیەکی ئەوانە لە فەرهەنگ و گفتمان لە ئەدەبیات لە لە ئەدەبیاتی کۆمەڵە و کۆمەڵی کۆمونیستە ڕەنگی داوەتەوە پڕەنگ بووە و ئەوە لە ڕاستی ئەمە بە بڕوای من جوابی ئەو پرسیارەی ئێوە ئەوەیە کە هەموو کەس دەبێ خۆی ئامادەکە بۆ ڕاژۆژانی داهاتوو دیارە بەرەی ڕاست خۆی ئامادە دەکات و بەرەی پێشکەوتن خواز بەرەی سێکۆلار بەرەی شۆڕژگێر بەرەی خەڵکی کرێکار و زەحمەت کێشیش هەر ئێستا خەریکی دروستکردنی ئەو بەدیلەن بەڵام بەدیلی ئەمان لە ناوەوە بە خەباتی ڕۆژانە لە دڵی خەباتی ڕۆژانەی خەڵکی کاریگەر و زەحمەت کێش و چین و توێژە حەقخۆراوەکانی کۆمەلگای ئێرانە دروست دەبێت و دەستی بە دروستکردن کردووە لەو ڕۆژەوە کە لە مێژەوە تەنانەت ناتوانم بڵێم و ناتوانین بڵین لە شۆرشی ژیناوە لە شۆرشەکانی پێشووترەوە لە ئاخێزە جەماوەرەکانی پێشووترەوە وەلی ئەتانم بڵێم دەرسگەلێک کە وەک ئێوەش وتان ئێستا مەجال نەبوو کە ئێمە زۆرتر ئیشارە بکەین دەرسگەلێک گەورە کە شۆرشی ژینا بەجێ هێشتووە ئەم دەرفەتەی بەڕوونتر لە واقعان دەرسەی بەڕوونتر بۆ کۆمەڵانی خەڵک بۆ بەرەی چەپ بۆ بەرەی خەڵکی ئازادی خواست میلەتانی بندەست خەڵکی کورد و بۆ هەموو ئەمانە کردووەتەوە بۆ ژنان کە پێشڕەوی ئەم شۆرشە بوون کە پەرچەمداری ئەم شۆرشە بوون بۆ جوانان کە جوانانی ژن و پیاو کە پەرچەمداری ئەم ئالا هەڵگری نەسرەوتوو دلێر و شوجاعی ئەم شۆرشە بوون دەرسی بەجێهێشتووە و مەبەست ئەوەیە کە من پێم وابێ بوار بوو بەرەی ڕاست نەک بڵێم هەر نییە بەڵام بە بڕوای من ئەوە بەتا ئەگەڕێتەوە سەر ئەوە بەرەی تر کە عیبارەتە لە بەرەی خەڵک بەرەی شۆرش ئەو چۆن خۆی ئامادە دەکات چۆن بە پیرێواچێ چۆن کەم و کۆڕیەکانی خۆی بەرتەرەف ئەکات لە پرژ و بڵاوی خۆی دەربێرێت بەرەو یەکێتی و ئیتحادێک چۆن هەنگاو هەڵێنێتەوە یعنی ئەگەر یەک کەلیما خولاسێ بکەم بەوەوە گرێ دراوە کە بەرەی ئەملا بەرەی کۆمونیستەکان بەرەی کرێکارانی هەخواز بەرەی خەڵک و شتانی ستەمدیتوو و پێشڕەوانی ئەوان و باقی چین و توێژەکانی تر ئەوان چۆن لە خەباتی ڕۆژانەیانە یەکتر ئەگرن ئەو بەدیلە دروستەکەن کە ئەم
کە بەستێنی ئەم شۆڕشە بۆ ئەوان بۆ خەڵکی شۆڕشگێر زۆر فراهەمترە و زۆر زەحمەتە بۆ بەڕێڕاست کە بتوانێت لەناو وتیشمان یعنی وتمان شۆڕشی ژن ژیان ئازادی و بزوتنەوەی ژن ژیان ئازادی و شۆڕشی ژینە بەردەوامی هەیە مادام ئەمە بەردەوامی هەیە و ئەگەر ئەمە قسەیەکی هەڵە نییە و ڕاستە بە بڕوای من بەرەی ڕاست زۆر مەدانی نییە بۆ هاوڕادی ببوورە کاتی زۆر کەممان بەدەستەوە ماوە ئەم هەوێ باز لەوە بکەین کە ئاخزی شۆڕژگەڕانەی خەڵکی ئێران تا ئێستا بەبێ ئەوەی خاوەنی ڕێبەریەکی یەکدەست و بەهێز و سەر بەخۆ بێت بەرەو پێش چووە یعنی وەک ئێستا باسمان کرد کە بەرەی ڕاست ئۆپۆزیسیۆنی ڕاست لە بە هەموو تەیفە جۆرا و جۆرەکانیەوە زۆرێک هەوڵی داوە کە بتوانێت شتێک لێرە دەستەبەرکە بۆ خۆی دیارە جەنابتان ئاماژەتان بەوەدا کە بەرەی خەڵک و داخوازی خەڵک و ئەوەی کە خەڵک داوایە کات زۆر یەک ناخوێنێتەوە لەگەڵ ئەوانەی کە بە جۆرێک دەستکەوتگەلێکی بە دەستکەوتگەلێکی کەم ڕازی ببن دیارە زۆربەی کۆمەڵگات ینی چەپێکی کۆمەڵایەتی لە ناو ئێرانە زۆر بەهێزە داواکاریەکان و داخوازیەکان زۆر ڕوونە و زۆر هاودەنگە لەگەڵ بەرەی چەپە بەڵام لە ئێرانە هەروەک گوتمان ئەم شۆڕشە بەبێ ڕێبەریەکی بەهێز و سەربەخۆ و ئاوا خۆی بەرەو پێش چووە یعنی تا ئێستا هیچ لایەنێک بەو شێوازە نەیتوانیوە ڕێبەری شۆڕشی ژینا بکات بەڕای ئێوە ئایا ما وەک خاڵێکی لاواز نابیندرێت و کاتیەوە نەهاتووە هەوڵ بدرێت ببێتە خاوەنی ڕێبەریەکی شیاوی شۆڕشەکە بەڵێ بێگومان من دیارە کات نەبوو من ئێستا هەر لەم بەشە لە قسەکەیەوە پێم وایە جگەی خۆیەتی ئیشارەیەک بە ئێوە لە پرسیاری ئەوەڵتانە باسی خاڵە لاوازەکانتان کرد بێگومان هەر ئەمەی کە ئێوە ئێستا باسیەکەنێکی لە خاڵە لاوازەکانە بە تاکید لە جریان و لە پرۆسی شۆڕشی ژینایە نایەکگرتوویی بەرەی چەپ ئازادی خواز و ئەمە بە بڕوای من خاڵێکی گرنگە بێژگە لەوەی کە خاڵێک تری ئەوە بوو کە وتم وەختنەبوو باسیکەین هیچتا بەو ئەندازە ڕژیم هەموو قدرەتێکی خۆی هێنایە مەدان بۆ سەرکوتی خوێناوی شۆڕشی بەڵام ئایا کۆمەڵانی خەڵک هەموو هێزی خۆیان هێنایە مەدان هەموو کەسە زانێ هەمومان ئەزانین کە نا کۆمەڵانی خەڵک هێزی لە بنەهاتوون قدرەتێکی زۆر گەورن کاتێ یەکگرتوو بن کاتێ لە ڕژێر ڕەهبەریەکی ئین شۆڕژگێڕانەدا بن لە ژێر ڕەهبەریەکی پێشکەوتن خوازانە شۆڕژگێڕانە و لە ژێر بۆ ئێمە معنای ئەوەیە کە لە ژێر ڕەهبەریەکی بەدانستەی چینی کرێکار کە کۆمەڵ کە لە ڕاستیە کۆڵەکەیەکی ئەسلی خەباتی حەقخوازانە و مبارزاتیە لە کۆمەلگای ئێرانە کاتێک کە لە ژێر ڕەهبەری ئەوانە یعنی بەبێ ئەوان بەڕاستی تەنانەت ئەتوانم بڵێم کە بەبێ بەشداری سازماندرا و ڕێکخراوی چینی کرێکار لە ئێرانە بە خەباتی خۆیان ناتوانانی کەس بڵێت کە مشۆگەر دەبێت سەرکەوتن بەسەر جمهوری کۆنەپەرستی سەرمایە ئیسلامیە لە ئێران ئەمە شتێکی واضحە مەبەستەوەیە کە هەر ئەگەڕێمەوە سەر پرسیارەکەی ئێوە ئەوەی کە ئێوە ئیشارەی پێکەن بڵێ تا بە ئەمڕۆشی هیچ تا خاڵێکی لاوازە لە جریانی ئەمە وە بە بڕوای من تێکۆشەرانی شۆڕژگێر لێران وەکو ئەگەر ئاماژە بکەم بۆ نمونە کۆمەڵە بە بڕوای من وەزنی وەزیفەیەتی خۆی بە قەدەری وەزن و تەوانی خۆی کە تا ئێستاش لەم بابەتەوە کردوویەتی و درێژەدەری ئەو ڕێگاشە دەبێت کە کۆی بکاتەوە بەش بە حاڵی خۆی بەشێک لەو حرەکەتە بێ و
هەموو ئازادی خوازان، هەموو ئینسانهای شۆڕژگێر، هەموو کۆمۆنیستەکان بتوانن لەژێر چەترێکی گەورە کۆ ببنەوە کە کۆمەڵە گۆشێکی ئەوە بێت و حزبی کۆمۆنیستی ئێرانیش هەر بەو جۆرە. ئەمە بە بڕوای من ئەو یەکێ لەو دەرسانەیە کە لە هەفتەکان و مانگەکان و با بڵێن ساڵەکانی داهاتووشە هەر ئەبێ چرای ڕێی ئێمە بێ لە ئەبێ جزوی ئەتوانم بڵێم جزوی ئەهدافی گەیشتن بە ئەهدافمان بێ، ڕێگەی گەیشتن بە ئەهدافمان بێ بۆ کۆکردنەوەی هەموو ئازادی خوازان، هەموو کۆمۆنیستەکان، هەموو مبارزین، هەموو ئەوانەی کە دڵیان پڕ لە نەفرەت و قینە لە جەنایەتەکانی جمهوری ئیسلامی و دڵیان پڕ لە عەشق و هیوایە نسبەت بە ئازادی و سەربەستی ئینسان. زۆر سپاس بۆ بەڕێستان هاوڕێ ئەدیب وە تەندروست ئەندامی ناوەندی کۆمەڵە کە بەشداری بەرنامە ئەمڕۆمان بوون. سپاس بۆ وتە بە نرخەکاندا. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس کە تا کۆتاییان بەرنامەی لەگەڵماندا بوون و هیوامان وایە کە بەرنامەکەمان جێی سەرنجی ئەوەی ئازیز بوو بێ. تا بەرنامەیەکی تر ماڵاوە.